سڵاو خۆشەویستان، کەسانێک هەن ساڵانێک خەریکی فێربوونی زمان بوون، بەڵام بەداخەوە هێشتا زۆر شێوازی دەربڕینیان خراپە، یان ئێستاکەش ئەگەر گوێ بگرن هەر تێناگەن. یەکێک لە کێشەکان ئەوەیە ئەوان هەوڵانیاوە یاسا گرامەریەکان ڕێزمانەکەی بزانن و هەوڵیانیاوە وشەکان لەبەر بکەن، بەڵام زمان فێربوون ئەمەلیەکی کەمێک لەمە ئاڵۆزترە، بەو شێوازە نییە کە خەڵکانێک بەم ڕێگە هەڵەیە بیانەوە فێری ببن. بۆیە زۆر گرنگە کاتێک کە تۆ فێری زمانێکە بی هەوڵ بەی پرۆگرامێک بەکاربێنی، ئەم پرۆگرامە دەنگە ئەسڵیەکەی لەگەڵ بێت. لەبەر ئەوەی تۆ دوای ئەوەی کە تێگەشتیت و زانیت و وشەکانت لەبەر بوو لە قسەکان تێگەیشتی، دەنگە ئەسڵیەکە دووبارە بکەیتەوە بەو مەبەستەی کە تۆ هەر کاتێک ئەم قسانت لە کەسێکەوە بیست کە خۆی بە ئەسڵ ئینگلیز بوو، تۆ بتوانی تێبگەیت و ئیسفادەی لێ بکەیت. و ڕۆژێکیش کاتێک کە ویستت قسە بکەیت، یەکسەر هەست بکەیت ئەم قسەی تۆ لەگەڵ دەنگە ئەسڵیەکە جیاوازیەکی هەیە. بۆیە تۆ پێویستە هەمیشە پرۆگرامی بەکاربێنی کە دەنگە ئەسڵیەکەی لەگەڵ بێت. من بە درێژایی ساڵانێک کە مامۆستای زمانی ئینگلیزی بووم لە چەندین خولی جۆرا و جۆرمە، هەمیشە هەوڵمەیان پرۆگرامێ بەکاربێنم کە دەنگە ئەسڵیەکەی لەگەڵ بێ و سیدیەکەیم ئەیا بە بەشدار بۆکان. داوام لێکردن کە ئەم سیدیانە بەکاربهێنن و دەنگە ئەسڵیەکان زۆر دووبارە بکەنەوە، چونکە هەرچەندە مامۆستایەک ئینگلیزیەکەی زۆر باش بێ، هەرگیز شێوازی دەربڕینی نابێتە کەسێک کە خۆی بە ئەسڵ ئینگلیزە، لەوێ لەدایک بوو، لەوێ گەورە بووە. با ئەم کەسە شارەزاتریش بێ لە زمانەکە. بۆ نمونە پێ ئەچێم من لە هەندێ بابەتی ڕێزمانیە، لە هەندێ زانستی تایبەت بە زمانی ئینگلیزیە زۆرتر بزانم لە کەسێکی ئەمریکی. ئەمە هیچ ئازایەتیەکی تیان نییە، چونکە ئەو پێچێ تەنها ئەوە بێ وەکوی کە لەوێ لەدایک بوو زمانی بە ئەسڵ ئینگلیزیەکی باش بزانێت، بەڵام زانستەکانی زمانەکە نەزانێت. کەواتە تۆ ئەکرێ لای کەسێک بەباشی فێر ببی کە خۆی ئینگلیز نییە، بەڵام کە هاتە سەر دەنگ تۆ پێویستە دەنگە ئەسڵیەکانت لابێ. بۆیە من هاتووم لە هەموو پرۆگرامەکانمە هەوڵم ماوە شتێک بکەم بە بابەتی کۆرسەکە کە دەنگە ئەسڵیەکەی لەگەڵ بێت. بۆیە تۆش هەوڵ بە یەکەم جار گوێ بگرە لە من، جوان شتەکە فێر ببە، تێبگە. ئەگەر پێویستت بوو یادداشت بنووسە و تێبینەکانە بنووسە. پاشان هەر چۆنێکت کردووە دوایەوەی لە من بە جوانی تێگەشتی دەنگە ئەسڵیەکە بهێنەوە، دووبارەی بکەرەوە هەتا ئەو ڕۆژەی تۆ کە گوێ لە دەنگە ئەسڵیەکە ئەگری وا ئەزانی بە کوردی شتەکان بۆڵێ. وەیتر هەرچەنە تۆ ئینگلیزیەکەش سەرەتایی بێ، ئەتوانی بۆ فایلێکی تایبەت، بۆ جۆرە وتوێژێک، بۆ گفتوگۆیەک، بۆ چیرۆکێک هەمان کار بکەی و زۆر بەسەرکەوتوانە بتوانی ڕۆژێک دەنگە ئەسڵیەکە لێبەی و بە جوانی لی تێبگەی. ئێستاکە پێم خۆشە گوێ لەوانەیەکمان بگرن و هەوڵ بن دوجار دەنگە ئەسڵیەکە زۆر دووبارە بکەنەوە. فەرموو. That's exciting. Listen and practice. Hey, Stephanie. I hear you have a new job. Yes, I'm teaching math at Lincoln High School. How do you like it? It's great. The students are terrific. How are things with you? Not bad. I'm a firefighter now, you know. That's exciting. Yes, but it's a very stressful job, and sometimes it's dangerous. That's exciting. واتە ئەوە سەرنجڕاکێشە. لە زمانی ئینگلیزیە زۆر وشەمان هەیە بە مانای ئەوەیەت کە تۆ ئیعجابی خۆت، سەرسوڵمانی خۆت دەربڕی بۆ شتێک. بۆ نمونە ئەڵێی It's nice, it's great, cool, exciting, fantastic, fascinating, amazing, awesome. زۆر وشەمان هەیە. That's exciting واتە ئەو شتە خۆشە. Hey Stephanie. Hi, سڵاو Stephanie. I hear you have a job. بڵێ ئەبیستم کە ئیشێکی تازەت هەیە، ئەبیستم کە ئیشێکت هەیە، واتە وەکو بڵێ بیستومە کە ئیشت دەستکەوتووە. Yes, I'm teaching math at Lincoln High School. خەریکم بیرکاری ئەڵێماوە لە دواناوەندی لینکۆلن. High School واتە دواناوەندی. How do you like it? چۆنە بەلاتەوە؟ How do you like it? It's great, شازە. The students are terrific.
terrificیش هەر بەو گوشە زۆرانی کەوتن awesome fantastic terrific لە کوردیا بەداخەوە ئەم جۆرە دەربنانەمان کەمە لەوە چه بەشێکی پەیوەندی بە کولتورەوە هەبێ کە ئێمە زۆر جار ڕوومان نەهاتووە خۆشیەکانی خۆمان دەربڕێن بۆیە کەمترین زاراوەمان هەیە بۆ بەڵام لە زمانی ئینگلیزیە کە لەوێ کەس شەرم ناکا لەوەی خۆشی و ئەجابی خۆی دەرببڕێ بۆیە زۆر دەربڕینی جۆرە و جۆریان هەیە لەوانەش terrific how are things with you شتەکان چۆنن لەگەڵ تۆ ئەی وەزعەکە چۆنە how are things with you not bad خراپ نییە واتە ئەی تۆ مەبەستی ئەوەیە how are things with you not bad خراپ نییە I'm a firefighter now ئێستاکە من کارمەندی ئاگرکوژێنەوەم firefighter واتە دژە ئاگرم مەبەستی ئەوەیە یعنی پۆلیسی یان کارمەندی تایبەتی ئاگرکوژێنەوە I'm a firefighter now you know خۆتە زانی that's exciting سەرنجڕاکێشە عەجایبە yes بەڵێ but it's a very stressful job It's a very stressful job. ئیشێکی زۆر فشارهێنە ئیشێکە کە فشارت بۆ دروستەکە قەلەقیت بۆ دروستەکە and sometimes it's dangerous و هەندێک کاتیش مەترسیدارە sometimes it's dangerous مەترسیدارە That's exciting. Listen and practice. Hey, Stephanie, I hear you have a new job. Yes, I'm teaching math at Lincoln High School. How do you like it? It's great. The students are terrific. How are things with you? Not bad. I'm a firefighter now, you know. That's exciting. Yes, but it's a very stressful job, and sometimes it's dangerous.